مانگی محرمیش کە نازان دەکرێت بە مانگی خوددا کێکێکا لە مانگە پیرۆزانەی کە ڕەحمەت و بەزەی خوای گەورەی تیادا بوونی هەیە کە لە نێواندا ڕۆژی عاشورا بوونی هەیە. ئێمە باز لە گەورەی مانگی محرم دەکەین و لە نێویدا باز لە ڕۆژی عاشورا دەکەین. بزانین ئایا ئەم ڕۆژە بە ڕۆژبوون تایدا تا چەندێک خێرە وەروەها پاداشتەکەی چییە و ئەگەر کەسێک تەنها لە ڕۆژی عاشورادا بە ڕۆژوو بێت ئایا هیچ کێش و گرفتێکی بۆ دروست دەبێت یاخود پێویستە ئێمە ڕۆژێک پێشی یاخود ڕۆژێک دوای لەگەڵیدا بە ڕۆژوو بین. ئێمە گفتوگۆ دەکەین لەسەر ئەم بابەتەوە باز لە گەورەی مانگی محرم و ڕۆژی عاشورا دەکەین و باز لە ڕوودا مێژوویەکانی ئەم مانگە و وەروەها ڕۆژی عاشورا دەکەین. گفتوگۆ ئەم بابەتە دەکەین با میوانداری مامۆستا یونس محمود مامۆستای ئاینی کارەمتەورە لەگەڵماندا. زۆر سپاس بۆ ئێوەش خوا گەورە پاداشت خێرتان بات. سەلامی مامۆستایان. مامۆستا بەگشتی مانگی محرم جیاوازی و تایبەتمەندی ئەم مانگە لە چیدایە؟ بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان درود و سەلام لەسەر پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم و ڕەزا و ڕەحمەتی خوا لە یار و هاوڵانی شوێن کەوتوانی ڕێز و حورمەتمان هەیە بۆ بیسەران و بینەرانی ئەم بەرنامە خۆشەویستە و ئەم کەناڵە عزیزە خۆی گەورە سەربەرز و سەرکەوتوتان کە لە ڕاستیدا بەخشەکانی خوای پەروەردگار بۆ بەندەکانی زۆرە. یەکێک لەو بەخشانە بریتیە لەوەی کەوە پاداشتی کردەوەکان مضاعف و چەند بارە ئەکرێتەوە. هیچیشتر لەوانە ئەوەیە خوای پەروەردگار بەهۆی کار و کردەوەیەکەوە لە گوناهەکانی ئەو ئینسانە خۆش ئەبێت. جا تەبعاً هەندێکیان پەیوەستە بە شوێن و جێگاکانەوە. بڵێن بۆ نمونە کاتێک ئێمە لە حەڕەمی مەککەی پیرۆزا نوێژێکەکەین خوای گەورە بە 100,000 نوێژ بۆمانە نووسێ. ئەمە لە ڕاستیە فەضڵ و بەخششێکی نەبراوی خوای پەروەردگارە. جا بزانەوە ئینسانە چەند نوێژەکە لەوێ چەندێک خوای گەورە پاداشت و خێری بۆ ئەنووسێ. هەروەها حەرەمی مەدینەی پیرۆز ئینسان بە هەمان شێوە لەوێدا نوێژێک بە 1000 نوێژە. حەرەمی قودسی پیرۆز خوای گەورە ڕزگاری کا لەو حاڵەتی کە تێکەوتووە و بکەوێتەوە دەست مسلمانان لەوێشدا نوێژێک بە 500 نوێژە. ئەمانە یعنی پەیوەندی بە مەکان و شوێنەکەەوە هەیە. هەروەکو چۆن بۆ نمونە ئینسان ئەگەر نوێژێک لە ماڵەوە بکە خی گەورە یەک بەدە بۆیە نووسێوەکو لە قورئانە فەرمێ ئەگەر ئەم ئینسانە هەر ئەم نوێژە لە ماڵی خوا و لە مزگەوت تا ئەنجام بدەین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی صلاة الجماعة أفضل من صلاة الفذ ب27 درجة. للرواية فرموي 25 درجة. فرموي نيوجي إنساني مسلمان لجماعته خير و پاداشتی زیاترە و گەورەترە لە 25 جار یا لە ریوایەتی اشترا فەرمووی 27 جار لە نوێژێک کە ئینسان بۆ خۆی ئەنجامێدا لە ماڵەوە نوێژێک ئەنجامەدەی. بەڵام کاتێک دیتە مزگەوت ینی شوێنەکە ئەگۆڕی بە پێی فەزیلەتەکە ئەکەوێتە شوێنەکە. یا بڵین بۆ نمونە لە ڕۆژی عەرەفەدا ئەو خوای پەروەردگار لە گوناهی بەندەکان خۆشە بێ و ئەوانش کە بە ڕۆژوو ئەبن خۆی گەورە خێری گوناهی 2 ساڵیان لێ ڕەش ئەکاتەوە و ئەمانە ینی پەیوەستن بە شوێنەکانەوە. جاری واشێ پەیوەستی ینی فەزلەکەی خوای پەروەردگار بە کاتەکانەوەیە. بڵێن بۆ نمونە کاتی نیوە شەوان کەمانە ئینسان نوێژی تێدا بکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێتی باشترین نوێژ لە دوای نوێژە فەرزەکان نوێژێکە کە ئینسان لە شەوا بیکە. بەڵام پێش هەموو شتێک دیارە نوێژە فەرزەکان لە هەموو شتێک چاکتر و باشترە. یعنی ئینسان ئێمە برایان و خوشکانمان لێمان تێک نەچێت. زۆر برای مسلمان هەیە زۆر خوشکی مسلمان هەیە جاری وای ئەوەندەی بە سنەتەوە خەریکین و بیر لە سنەتەکەینەوە فەرزەکانمان ئیهمال کردووە کە ئاگامان لەو خاڵە بێ باشترین و گەورەترین شت کە ئێمەی مسلمان لە خوای پەروەردگار پێی نزیکە بینەوانێ فەرزەکانە. جا نوێژە فەرزەکانە ڕۆژۆ فەرزەکانە سەدەقە و خێرە فەرزەکانە ئەمانە ئینسان لە پێش هەموو شتێکە وەکو کوردەواری خۆمانەڵێ تا فەرز وەستا بێ سنەت بەتاڵە. کەواتە زۆر گرنگە ئینسان گرنگجی بە فەرزەکان بدەین. بەڵام خۆی گەورەش توانای داوەتە مرۆڤەکان ئەکرێ زۆر جار دوای فەرزەکانیش ئەلحەمدولیلا ئینسان هەوڵی بەدەسێنانی فەزیلەت و گەورەی و چاکەی ترەدا
لە ئەنجامدانی سنەتەکان بەڵێ بۆیە لە فەرمودەکانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە کە ئەبوو هورەیرە خوا لێ ڕازی بێ جێڕاوێتەوە فەرمێ باشترین أفضل الصيام بعد رمضان شهر الله المحرم فەرمی باشترین ڕۆژوو لە دوای ڕۆژووی مانجی ڕەمەزان ئەها ڕەمەزان زۆر گەورەیە ئەیترەوە فەزیلەتی تایبەتی خۆی هەیە فەرمووی ڕۆژووی مانجی محرمە وأفضل الصلاة بعد الفريضة قيام الليل يا فرمي صلاة الليل فرمي باشترين نوێژیش لە دوای نوێژە فەرزەکان بریتیە لە نوێژی شەو نوێژ چونکە ئەو کاتانە زیاتر دوورە لە ڕیایی و لە ڕووپامای و چاوی خەڵکە و ئینسان زیاتر مێشک و دڵی زیاتر ئەداتە نوێژەکە بۆیە فەرمی باشترین و چاکترین نوێژ ئەو نوێژە. مامۆستا فەزل و گەورەی عاشورا چییە؟ و حکمت و فەلسەفەی پشت ڕۆژوگرتنی ئەم ڕۆژە لە چیدایە؟ بەڵێ دیارە لە ڕیوایەتێکە کە ئەبوو قەتادە خوا لێ ڕازی بێ جێڕاوێتەوە پێغەمبەری عەزیزمان صلی الله عليه وسلم فەرمووی صيام يوم عاشوراء أحتسب على الله أن يكفر السنة التي قبله فەرمووی ڕۆژی عاشوراء ومێدەوارم لەخوا و داواکارم لەخوا کەوە گوناهی ساڵێکی پێشووی ئینسانە کە بسڕێتەوانێ کەواتە ئەمە فەزیلەتێکی گەورەیە بەڵام دیارە وەکو زانایان ئیمامینەوە و زانایانی تریش خوا لێیان ڕازی بێ فەرموویانە ئەم سڕینەوەی گوناهانە بێگومان گوناهە وردەکانە نەک ئینسان خوا نەخواستە تاو باتە گوناهی گەورە و گران ئەنجام با هەرچەندە ئومێد وایە کە ئیشەڵا ئەگەر ئینسان گوناهی گەورەشمان هەبێ بەهۆی نزیکبوونەوە لە خوا و تەوبەی ڕاستەقینە و گرتنی ئەم ڕۆژوانەوە گوناهە گەورەکانیشمان خوای گەورە تەخفیفی کا لەسەرمان و ئاسانیکە بۆ کەسێکیش کە خوای گەورە یارمەتی دابێ و پاک بێ دیارە بەرزبوونەوەی پلەپایە لای خوای پەروەردگار جا ئەم فەزلە ئەم کەرەمە کە خوا ئەیبەخشێ بە ئینسان ئەم ڕۆژە گەورەیە ینی شێوازی دەربڕینی شکرانە بژێری بۆخوا ینی شێوازی جیاوازی زۆری هەیە ئەکرێ ئینسان بەهۆی بە ڕۆژوگرتن سوپاسی نعمەتی خوا بکە بۆی کە تەوفیقێدا و هیدایەتێدا ئەم ڕۆژە لەبەر خاتری خوای پەروەردگار بەڕۆژوو بێت و لە ڕیوایەتەکانی شاباس کراوەکەوە خوای گەورە ئەم ڕۆژە قەومی موسا لەدەست فیرعەون ڕزگار کردووە و ئەوانیش پێیان خۆش بوو وەکو شکرانە بژێریە بۆ خوا عیبادەتی خۆیان کردو بە ڕۆژوو بوون پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی ئێمە شایستەترین بە موسا لە ئێوە بۆیە بە ڕۆژوو بوو فەرمانی داوە بە موسڵمانانیش کە بە ڕۆژوو بن بەڵام ڕۆژۆکەی سنەتە نەک وەکو ڕۆژوێکی فەرز ئەگەر ئینسانێ بە ڕۆژوو نەبێ خۆی بە گوناهبار بزانێ بەڵێ فەزیلەت و گەورەیەکی لە چی سەچێ و خێری ئەو ڕۆژۆی لە چی سەچێ بەڵام گوناهبار نابێت. مامۆستا شێوازی بە ڕۆژبوونی ڕۆژی عاشورا چۆنەوە پێویستە ئایا ڕۆژێ پێش یاخود ڕۆژێ دوای لەگەڵدا بگرین؟ بەڵێ ڕاستیە زانان ڕاجایەکیان هەیە لەوانەدا بەڵام ئەوەی کە ینی هەمووی متتەفیقن لەسەری ئەوەیە کە ئینسان ئەکرێ ئەم ڕۆژە ئەگەر بە تەنهاش بە ڕۆژوو بێ کە بڵێن ئەمڕۆکە ڕۆژی پێنجشەممەیە ئەگەر ئینسانێک پێشتریش بە ڕۆژوو نەبوو بێ یا لە دوای ئەوەش بە ڕۆژوو نەبێ هەر دروستە ڕۆژۆکەی بەڵام لە فەرمودەیەکی شاهەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموویەتی ئەگەر خوای گەورە تەمەنی داین دیارە ئەم فەرمودەی لە ینی کاتێکە وەفاتی پێغەمبەر صلی الله علیه و سلم نزیک بووە ساڵە پێشەوە بووە فەرموویەتی ئەگەر خوای گەورە مۆڵەتی داین ئەوە ڕۆژی نۆهەمیش بە ڕۆژوو ئەبین یعنی کەواتە فەرمێ سونەتە سڵمان ئەگەر توانی ڕۆژێ پێش ئەوەش بە ڕۆژوو بێ لەگەڵ ڕۆژی عاشورادا بەڵام ئەگەر هەر تەنها ڕۆژی عاشوراش بە ڕۆژوو بێت ئینشاءڵڵا ڕۆژەکەی دروستە و ئەو فەضل و گەورەی و خێرەی کە باس کراوە ئینشاءڵڵا دەستیەکەوێت. مامۆستا ئەو هەڵە تێگەیشتن و ئەو بابەتە نادروستانە چین کە مسلمانان زۆرجار لە ڕۆژی عاشورا دەیکەن ئەمە کاریگەری هەیە دیارە کارەساتێکی گەورە ڕوویداوە لە ڕۆژی عاشورادا کە شەهیدکردنی ئیمامی حوسێن بۆ خوا لێ ڕازی بێ دیارە ئەوە بابەتێکی زۆر توور و تەفسیلە بەڵام کورتەکەی ینی بەداخەوە زۆر جار لە ناو خەڵکی شایانی ئینسان واتە سەورەکە ئەمە ئیتر ئەبێ ڕۆژی شینجێڕان و ئەوانە بێ کە ئێمە هەر بە شێوەیەکی گشتی
بۆ هەموو مردوویەک ینی نابێشتینە شاو ئەنجام بدەین لە خۆدان و شین و شەپۆڕکردن و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی ليس منا من ضرب الخدود شق الجيوب ودعا بدعوى الجاهلية فەرمی لە ئێمەنی هەر کەسێ لە ڕوومەتی خۆی بدا و لە سنگی خۆی بدا و ینی قژی خۆی بڕێنێتەوە یەخەی خۆی دادڕێ ئەمە ناڕزایەتێک کە بەرامبەر بە ئەو قەدەرەی کە خی گەورە داوێتی ئەمە فەرمی لە ئێمە نییە یا بانگەشە بکە بە بانگەشەی نەفامی و جاهیلی پێش ئیسلام و بەیت و بالۆرەی پێش ئیسلامەتی بڵێتەوە ئەمە فەرمی لە ئێمە نییە بۆ هەر کەسێ بەڵام دیارە ئەگەر ئینسانەکە هەرچەنە گەورەش بێ جا خۆگەر ئێمە بکەوینە ئەوەی شین بجێڕین بۆ گەورەکان و بۆ سەرکردەکان و هەر لە پێغەمبەرانەوە تەماشایان کە سەلامی خۆیان لەسەر بێ کە زۆرێک لە پێغەمبەران شەهید کراون و لە پیاوچاکان و سوڵەحای ئەم ئومەتە و لە سەحابە بەڕێزەکان زۆریان شەهید کراون لەبەرەوە یانە بێ کەواتە بێ هەموو ژیانی ئینسانەکە هەر شینجێڕان و پرسەجێڕان بێ ئەو هەڵە تێگەیشتنە ئەوەیەکەوە ئێمە ڕۆژی عاشورا ببەستینەوە بە شەهیدکردنی ئیمامی حوسینەوە بەڵێ ئێمە شەهیدکردنی ئیمامی حوسین کارەساتێکی گەورە بوو و زوڵمێکی گەورە بوو کە لەم ئیمامە بەڕێزە کرا و ئێمە خۆشمانەوێ و بەیار و هاوڵی پێغەمەری خوای بەنەوەی پێغەمەری خوای ئەزانین و ینی خۆشمانەوێت و بە سەید الشوهەدا وەکو پێغەمەری خوا صلی الله علیه و سلم شاهیدی بۆ داوەکەوە فەرمیەتی سەروەری گەنجانی بەهەشتە و شەهیدە ینی کەواتە ئێمە لەو ڕوانگەوە تەماشاکەی نیان بێ ئینسانی مسلمان ینی یادەکە بەوە ببەستێتەوانێ مامۆستا بەپێ ئەوەی کە ڕۆژوی عاشورا لە دوای مانگی ڕەمەزان باشترین ڕۆژووە ئایا ئەگە کەسێک قەرزی مانگی ڕەمەزانی لەلابێت دەتوانێت ئەم ڕۆژۆ بگرێت؟ بەڵێ وڵاهی جا ئەوەش وەکو عەرزم کردن ئەگەر حتمەن وەکو پێشتریش ئاماژەمان پێکە هەمیشە فەرز لە پێشەوەی یعنی ئینسانێک فەرزێکی لەسرە حتمەن فەرزەکە بجێڕێتەوە و فەرزەکە ئەدا بکاتەوانێ ئەگەر ئینشاءڵڵا خوا مختەدیرە مادەم لەو ڕۆژەشایە ینی بێبەشیش نەبێ ومێ دوایە لە خوای گەورە بێبەشیش نەبێ لە فەزیلەت و گەورەی ئەو ڕۆژەش بەڵام ترەوەش خلافێک هەیە هەندێک زانایان فەرمونون ئەبێ ئینسان فەرزەکان لە پێش بجێڕێتەوە ئەنجا سنەت ئەنجام بە هەندێک فەربیانە ئەگەر شتەکە مەجالێکی تێدا بوو ئەکرێت دوایش فەرزەکە بجێڕێتەوە بەڵام خوا عالم باشتر و چاکترەوەی کە ئینسان فەرزەکە جێبەجێکە ئەنجا سنەتان مامۆستا کەسانێک هەن زۆر جار لەم سنەتە گەورانی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ کەمەکەنەوە تا چەندێک گرنگە ئێمە بە پێی توانای خۆمان بیگرین ئەم ڕۆژانە و ئەگەریش نەمانتوانی لەم سنەتە گەورانە کەم نەکەینەوە لە بریکە خۆمان تااقەتمانیە ناتوانین بیگرین بێگومان کەمکردنەوە لە شەئنی سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کارێکی خراپە لەبەرەوەی من ناتوانم بۆ خۆم بە ڕۆژوو بم یا بە ڕۆژوو نابم ئیتر بکەومەوەی بڵێم کاکە ئەم شتە وانییە و هەر فەرزمی ڕەمەزانم گرتوویترمانە ڕەمەزانم گرتووە بەڵام ینی بابی سنەت بە شێوەیەکی گشتی مادام سنەتە ئێمە ناتوانین ئیلزامی خەڵکی بکەین لەسەری ینی ناچاری یا زۆر سەرکۆنە و تعنیفی بکەین و بۆنت گرت و ینی جۆرێک لە سەرکۆنەکردنی توندی بکەین ئەکرێ هانی خەڵکی بدەین و هانی مسلمانان بدەین بۆی بە ڕۆژوو بن ئەم سنەتە گەورێش جێبەجێ بکەن چونکە ئینسان وەکو لە فەرمودەکانە هاتووە کاتێک کە فەرزەکانی کیفایەتی ناکە خۆی گەورە لە سنەتەکان بۆی تەواوەکە جا نوێژ بێ ڕۆژوو بێ یا هەر بەندایەتێکی تر بێ بۆیە گرنگە ئینسان احتیمامی پێ بدا بەو مەرجەی وەکو عەرزم کردن ئینسان لەسەر حسابی فەرزەکان نەبێ یعنی ئەو ئینسانە بە ئەندازەی فەرزەکانی گوێ نەداتێ سنەتان بکە ینی کەسێک بمێنێتەوە شەوان شەو نوێشکە بەڵام کاتی نزیکی نوێژی بەیانی هاتەوە بخەوێ و نوێژی بەیانی نەکە ئەمە کارەساتێکی گەورەیە وەکو عەرزمان کردن لە پێشە گرنگیدان بە فەرزەکانە بەڵام لە دوای فەرزەکانیش حتمەن ئەم سنەتانە وەکو پێغەمبەری عەزیز صلی الله علیه وسلم لە فەرمودەی قودسیە ڕیوایەتی کردووە فەرمێ ئینسانەکان هەنگاو بە هەنگاو بە سنەتەکان لە خوای پەروەردگار نزیکە بینەوە لە دوای فەرزەکان دوای فەرزەکان ئینسانجامدا ئەنجا هەر چەندێک سنەتی تر بکەین بە ئیزنی خوا ئەم سنەتانە مای پاکبوونەوەیە مای نزیک بوونەوەمانە لە خوای پەروەردگار مای
زیادبوون و بەرزبوونەوە پلەپایەمانە لای خوای پەروەردگار بەڵکو هانی مسلمانان بدەین تەنانەت ئەوانش کە ینی جۆرێک لە تەهاونیان تیابێت لە فەرزەکانیشانە هەر هانیان بدەین بەوەی کە ئینشاءڵڵا زیاتر ئێحتیمام بن بە فەرزەکان و بەم سونەتانش ومێد وایە کە ئینشاءڵڵا خوای گەورە قبوڵی مامۆستا کۆزانین مانگی محەرەمێکێکە لە مانگە قەدەغەکراوەکان و مانگە حرامەکان ئایا تا چەندێک گرنگە کە مسلمانان ڕێخستنەوەی هەڵسوکەوت و وەروەها ئەو ڕفتارانیان بکەنەوە لەم مانگەدا؟ بەڵێ دیارە ئەم مانگانە وەکو 4 مانگە لە قورئانی پیرۆزی شامینها ئەربعەتون حوڕم خوای گەورە باسی کردووە کە جەنگ و کوشتار تیایدا حرامە و قەدەغەیە یعنی جۆرێک لە فەزیلەت و گەورەی تایبەتی هەیە کە ئینسان بە گەورەی تەماشای بکە وەکو فرسەتێک بۆ عمری خۆمان کە خۆی گەورە پێمانە بەخشێ ئەکەوینە ئەم مانگانەوە یا لەم مانگانەیە کار و کردەوەی گەورە ئەنجامەدەین فرسەتێکی باشە ڕەنگە ئینسانەکە لە کاتەکانی ترا بۆی نەکرابێ ئەم فرسەتانەی ئەم مانگا قەدەغە کراوانە و ئەم مانگا حرامانە فرسەتێکی گەورەیە وەکو لە ڕیواەتی تریشا هەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئامۆژگاری یەکێک لە هاوڵانی کردووە فەرموویەتی صم من الحر حرومی وەترک فەرمی ینی ئاوا دووسێ جار دووبارەی کردەوە فەرمی بە ڕۆژوو بە لە مانگە حرامەکانە و بە ڕۆژوش مەبە ینی ناو بەناوە ڕۆژووی تێدا بگرە ینی تەکید کراوەتەوانێ لەسەر ئەم فەزیلەتانە دیارە ئەمەش فەضل الله یؤتیه من یشاء ینی فەزل و گەورەی خوای پەروەردگارە ئەگەرنا ئێمە بەظاهیر تەماشاکەین ڕۆژەکان هەر وەکو یەک وایە لە لای ئێمە هەر ڕۆژ لێ لە ڕۆژ هەڵاتەوە هەڵدێ و لە ڕۆژ ئاوا بێ و ینی سەعاتەکانی هەر وەکو وایە بەڵام دیارە خوای پەروەردگار ڕەحمی زۆرە بەرامبەر بە بەندەکانی کە ئەم فرسەتانەمانەداتێت تاوەکو قەرەبووی ئەو کەم و کورتی و ئەو زیانانە بکەین کە لە تەمەنمانە ڕوویداوە. مامۆستا تەمەنی مرۆڤ بێگومان دەرفەتێکە ینی ئەگەر نەتوانێت دەرفەتانە بخۆزێتەوە لە ژیانیان بەڕاستی پەشیمانە بێتەوە جا تا چەندێک گرنگە ئەو دەرفەتانەی کە هەیە ئێمە وەکو مسلمان بیقۆزینەوە بە تایبەتی لە عیبادەت و لە پەرستشەکانە بنمونە ئەم ڕۆژانەی وەکو عاشورە ئەگەر بۆ نەشمانتوانی ئەوانی کە نەخۆشن ڕەنگەسە ئەو پرسیاران هەبێ ئێمە چی بکەین چ شتێک هەیە کە بڵێن لە جیاتی ڕۆژەکە ئێمە بکەین بۆی کە خێریم ڕۆژەمان والله جا فرموودە زۆرنەوەی پرسیارەکەی جەناب دوو بەش بوو فرسەتەکان زۆرە لە فرموودەکە ڕەنگە کاتمانەوەندە نەبێ هەر بە کورتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی ئەم نیعمەتانە کە هەبوو بەسەر تا ئاگاد لێبێ لە چیسیان نەدەی مەسەلەن ژیانی دنیا کە ئینسان بە مردن پێشەوەی ئینسان بمرێ دەوڵەمەنی پێشەوەی هەژار بکەوێ گەنجایەتی پێشەوەی پیر ببێ دەست بەتاڵی پێشەوەی سەرقاڵ بێ و ئەمە چەند نیعمەتێکن هەروەها لە ساغی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی ئەمانە نیعمەتی خوان ئاگاد لێبێ پێشەوەی کەوا پێچەوانەکانیان بەسەر تا بێت چونکە ئەو حاڵەتانە کە هاوی تر ئینسان ئەو توانایی نامێنێت بۆیە فەرمووی سوود ئەلەم نیعمەتانی خوا وەرگرە پێشەوەی ئەو بەڵایانەی ترت بەسەرا بێت ئەمە بەشێکی تریشیان ئینسان بەنیەتی چاکمان بۆی کە ئینسانەکە زۆر دڵمانە کوڵێ بۆ چاکەکە بەڵام ناشتوانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی ینی ئینسانەکان چەند جۆرێکن جۆرێکیانەوەیە خوای گەورە ماڵیش و ئیمانیشی داوەتێ ئەبەخشێ لە پێناوی خوا ئەمە باشترین مەنزیلەتە فەرمی کەسێکی تر هەیە خوا ماڵی نەداوەتێ ئیمانەکەی ئەلحەمدولله کە ئەو کەسا بینێ تەمە ناخە خۆزگایە منیش بم وایە ئاوەکو ئەو کەسە بمبەخشیایە ئەفەرمی خوای گەورە خێری ئەو کەسەی بۆ ئەنووسێت چونکە ئەمەنە بە دڵ تەمەنە ئەو شتاکە ینی ئینسانێکیش سەیرەکەی ینی لەبەر نەخۆشیەوەی خەفەت لێ خوای داخی گران و خۆزگای بتوانێت بە ڕۆژۆ خوایجان لەشم ساخێ بتوانم ئەو ینی عیبادەتە بکەم ئەم ئینسانە بەم نیەتە چاکەی و بەم خەمخۆری و بەم بە پەرۆشی بۆ ئیشەکە ئینشاءڵڵا خوای گەورە خێریشی گەورەی بۆ نووسێ ڕەنگە ئەگەر نەشتوانێ بە ڕۆژوو بێ یادی خوا بکە نوێش بکە قورئان بخوێنێ عیبادەتی تر زۆرن کە ئینسان بەرزەکەنەوە لای خوای گەورە سپاس بۆ بەڕێز مامۆستا یونس محمود مامۆستای ئاینی کە لەم چاوەڕە لەگەڵمانە بووی. بەڵێ خوا گەورە پاداشی باتەوە پاداشتی ئێوەش بداتەوە و سەلامەت.